من نوێژ دەکەم ڕۆژوو دەگرم شەو نوێژ دەکەی عیبادەت دەکەی قورئان دەخوێنی تەراویحەکەی ڕۆژوو دەگری بەڵام کاتێککە گوێن بە خەڵکی ئەدەی چاکەکانت دەڕوا بۆ کەس چیت بۆ مێنێتەوە بەس ماندووبوونت بۆ مێنێتەوە چکەوە حەق و ناسە حەقوڵانێ بە حەج و عومرە و چاکە لا ناچێ ئاگادار بن گوێندان حەق و ناسە حەقوڵان نییە مافی خوا نییە خوا لێت خۆش نابێت چونکە گوێنت بە خەڵکی داوابی ئەو کەسە خۆی گردنت ئازاد بکە لە کۆتاییدا دەڵێن خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم نصیحەتێکمان دەکات كلا صحيح ترغيبات بجمار 2782 دفرمي وإن امرؤ شتمك وعيرك بما يعلم فيك فلا تعيره بما تعلم فيه فإنما وبال ذلك عليه أجر كسك جوني بيدا أما وصيتي خوشويستي خوايا صلى الله عليه وسلم بيقرنك جو بقسيبك أجر كسك جوني بيدا باسي عيب عاركاني توي كرت تو باسي عيب عاركاني أومك چونکە ئەو کاتە هەموو تاوانەکە دەچێتە ملی ئەو سوکایەتی پێت کرد تۆ بڵێ من خۆم ناخەمە ئاستی تۆ ئەو جوێنی پێتدا بڵێ من وەک تۆ دەم پیس نییە وەک تۆ بێڕێزی ناکەم هەرچی پێت کرد بڵێ وەک تۆ ناکەم جوابی مەدەرەوە بیدە دەست خوای گەورە دڵنیا بە هەموو جوێندانێکی ئەو ئینسانە تاوانبارە تۆ لە قیامەت ئینشاءڵڵا حەقی خۆت و مافی خۆت وەرەگری چونکە سوکایەتیت پێکراوە ئەو مفلیسە بێ تۆ سەرکەوتووە بیت با ئینشاءڵڵا لە کۆتاییدا دەڵێم خۆشەویستان با ئاگامان لە خۆمان بێ دەممان پاک بێ دەممان پیس نەبێ بەرامبەر بە خەڵکی گوێن بە خەڵکی نەدەین بە هیچ کەسێک چونکە چاکەکانمان دەسووتێنێ چاکەکانمان لە ناو دەبا چاکەکانمان کە خۆمان پێوە ماندوو کرد و عیبادەتەکانمان بۆ غیری خۆمان دەبێ من نوێژ دەکەم ڕۆژوو دەگرم شەو نوێژ دەکەی عیبادەت دەکەی قورئان دەخوێنی تەراویحەکەی ڕۆژوو دەگری بەڵام کاتێککە گوێن بە خەڵکی ئەدەی چاکەکانت دەڕوا بۆ کەس چیت بۆ مێنێتەوە بەس ماندووبوونت بۆ مێنێتەوە چکەوە حەق و ناسە حەقوڵانێ بە حەج و عومرە و چاکە لا ناچێ ئاگادار بن گوێندان حەق و ناسە حەقوڵان نییە مافی خوا نییە خوا لێت خۆش نابێت چونکە گوێنت بە خەڵکی داوابی ئەو کەسە خۆی گردنت ئازاد بکە